الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا وقائدنا محمد صلى الله عليه وسلم وعلى آله وأصحابه أجمعين. إيمان داراني برئيس ما مسافة شويستكان. السلام عليكم ورحمة الله وبركاته. أمره بانزي مانجي ربيع الأول، مانجي ربيع الأول سيام مانجا لمانجا هجري كان صاري 1442 هجري بەرامبەر بە یەکی 11/2020 دەرسی دەهەمین لە خزمەتانە لە عەقیدەی شێخی تەحاوی ڕەحمەتی خوا لەسەر بێ. لە خزمەت ئەو مەتنە دەبین هەر دەرسێک دێڕێک 2 3 4 ئەوەی گوێرەی ئەوەی کەوا کاتەکەمان فرێ بکەین شی دەکەینەوە لە خزمەتانە. و لە هەفتەی پێشووە کاتێ لە باسی ئەجەل و قەدەرە ئەو بەحسە کۆتایی هات، بەڵام عولەمایان ڕەحمەتی خوایان لەسەر بێ لە بواری عەقیدەدا لە قورئان و سوننەت لە ئیستنباتی ئایەتەکان و ئەحادیثەکان هاتوون چەند مەرتەبەیەکیان داناوە، چەند دەرەجەیەکیان داناوە بۆ قەدەر. دیارە ئەم ڕیزکردنە لە قورئان و سوننەتا بە ڕیزکراوی نە، بەڵام زانایان هاتوون ڕەحمەتی خوایان لەسەر بێ ئەفەرمن ئەم 4 مەرتەبەی هەیە. مەرتەبەیەکیان باسی مەرتەبەی علمە، علمی خوایشە بێ بڵێن ئەزەلیە. ئەگەر نەڵێن علمی خوا ئەزەلیە، زەمنێک ببێ پەیدا بووە بە زەمەنی پێش پەیدابوونەکە خوا علمی نەبێ، نەعوذ بالله نەقس ڕوودەدا و ئەبێ بڵێن زەمانێک بووە کە خوای تەعالی علمی نەبێ، پێچەوانەی علمی جەهلە، نەعوذ بالله. بۆیە مەرتەبەی یەکەم باسی لە قەدەرە علمێکی ئەزەلی خوای متعالە جەل وعەلا، ئەو علمە المحیط بكل شيء، یعنی زانستی خوای تەعالی بە هەموو جێگەیەک، بە هەموو شوێنێک، بە هەموو شتێک گەیشتە بێت لەوە زیاتر لە پێشی و عەلەیکوم سەلام لە پێشی خۆیشا بوێ. یعنی عولەمایان دەفەرمن وأن الله تعالى علم أحوال عباده، يعني بل لو إنسان بيت الدنيا وخواي تعالى روحي خلقك، بل لو روحك شي خلقك خواي تعالى زانايا بحالي بندكاني وشي أموتمان أحوال عباده وأرزاقهم وآجالهم وأعمالهم وأولادهم وحياتهم ومماتهم هموي. جاليرا مرتبية كاملة قدرة أبي إنسان باور رواية هرشي رودا خواهي تعالى لبيشي رودانكش علم زانسته إن الله بكل شيء عليم لتعلموا أن الله على كل شيء قدير وأن الله قد أحاط بكل شيء علما. أما مرتبية كمرتبي دوم زانا نفرم لمسألة قدرة مرتبي كتابية واتا أم زانسي خواهي متعالى أم الكتابة تمركرها. أم الكتاب يمحو الله ما يشاء ويثبت وعنده أم الكتاب بمعنى اللوح المحفوظ. لوح المحفوظ وخواهي تعالى القرآن فرمو ولقد كتبنا في الزبور، مفسرين فرمو الزبور ليرا معناه أو كتابانية كبود داود هذا معناه هم كتب أسمانك أنا قريتها من بعد الذكر أن الأرض يرثها عبادي الصالحون. أما يتمجدش ما بيدا أبي زمانك به ئایا مسلمان تەکنۆلۆژیا و نەوەوی و علمی لەوان پێشترتەکەویا بێ و علم و تەکنۆلۆژیا نەمێنێ بۆ ئیلا ئەم زەویە چیە بێتە میراتگیری ئیلا عیبادە ساڵحەکانیش، نەک ئەوەی نوێژکا و علمانی بێ، نەکەوەی کەوا نوێژ بکا و لەگەڵ زاڵم بێ. ئەبێ بەندەیەک واریثی بێ. ئیسە تەماشاکە پیاوێک دەمرێ، ئەگەر لە ماڵێکە بەندەکان ساڵح بن، میراتگیریەکی باش بن، جوان تەوزیعی دەکەن لە جێگەی خۆیان. ئەگەر بەندەکان ساڵح نەبن، نوێژش دەکایێژێ، ئەوەندە بە خوشکەکەم نادەم کە ئەنەما منداڵیە و پیاوە نییە. ئەمە بەندەکە ساڵح نییە میراتگرە. ئەگەر میراتگرێکی ساڵح بێت چۆنە بێ وابێ؟ جا بۆیە لێرە زانایان ئێمە فەرمێ هەموو شتێک خوای تەعالی لەوح المەحفوظە تۆماری کردووە. هذا مكتوب مسطور في كتبه والزبور هنا جميع الكتب المنزلة من السماء. هموي دەگرێتەوە. لا تختص
بزەبووری داود بواتە لێرە ئەم ئاەتە فەرموون عولەمایان تایبەت نییە بە داود عەلەی نەبینا عەلەیهی سەڵات وسەلام بواتە ئەم مەرتەبەیەکی کتابەتن پێوترێ مەرتەبەة الكتابة لكل شيء في اللوح المحفوظ ئەو مەرتەبەی دووهەم لە مەسەلەی قەدەرە باوەڕمان وابێ ئەم عیلمی خوای تەعالە هەمووی لەکوێ تۆمار کراوە لە لەوح المەحفوظە نووسراوەتەوە وكل شيء أحصيناه في إمام مبين لا يكم لا بري سورة ياسين لآخره بتل يرد أخوي تعالى فرمي ألم تعلم أن الله يعلم ما في السماء والأرض إن ذلك في كتاب إن ذلك على الله يسير إن ذلك في كتاب أي في اللوح المحفوظ أما مرتبة كتب الله مقادير الخلائق قبل أن يخلق السماوات والأرض ب50,000 سنة حديثك إيش تفسير أبو رونكرنوي أبو كلامك پروردگار من جل وعلا باتم مرحله دوم لقدرات چیه باور منابه همشتك 50,000 سال پیشوی خوا ارز و اسمان درست که خوای تعالی تو مایی کردو اما مرحله دو مرحله سه مرحله قضاء والقدر چه مرحله مشیئه همشتك ما مسا خوشویسته کان مرتبه اراده و مشیئه خوای تعالی لتصلاته هیچ کسی کانیه فما شاء كان وما لم يشاء لم يكن حشيشت يا خوي تعالى يسوي إرادي لي بدبي أو خوي يستيلي نبي نبي وما تشاءون إلا أن يشاء الله رب العالمين لو أني وإنما أمره إذا أراد شيئا أن يقول له كن فيكون لو أني بوتري أي إنسان مشيئينيا ويستي فلان شتكا وبويش أو نية مشيئة هي لكاتك إنسانا كان إلا أداة استثناء هاتوا أو كسم مشيئة يستكيد يتجي خوا أو يستيهبوا أو جاء عطاياك ببندكي كبندكي ويستو حزكي بيتا جي أجر بلين زورة لما سلي قدرة تنها دائما لقدرة مقصيك دلين هيك لزانا كان يسنق لكن لخدمتنا لباسي قدر إنسان كم قصب كياز وقصبنا مرتبة شوارم لقدر مرتبة قضاء وقدر كباس ما كل مرتبة خلق بواتا مرتبة أوي كوا خالق أوي دروس كراوة مخلوقي أوي حموش يخوا خلقي كدوه الله خالق كل شيء وهو على كل شيء وكيل أم مرتبة راتجير مشي پروردگار وجل وعلا أوي كوا دروس كراوي بيوتري مخلوق اللي رأيت چندين آياتي خوي تعالى معتزليك رضي أبو معتزليك اللي كشكاني أوي كإنسان اللي خوي دروس كري عملي خويتي بلا إمرين خوي تعالى حمو عملي خوا خلقك بس إنسان كانتين شيء أنجامي ددن چون خوي تعالى فرمي قال تعبدون ما تنحتون والله خلقكم وما تعملون خوا خماني خلق كردو عمل كان يجهر خوا خلقي كردو ليرا قتل هي ليرا صدقه هي ليرا ظلم هي همي خلق كراوه بس خوي متعال جل وعلا ام دنيايا ليبلوكم ايكم احسن عملا اما تشاككيه بيكي او باداش دريتوا اما يان خرافكيه بوترون كراوتوا اجر بيكي سزاد دري لسري وايه بو خوا خلقي كرت وتمان تاخي كرنويك او جا مشي او اراده لقل رضي خوا دوش لي جوازه او خوا خلقي كان معناه وانيك خوا راضيه خوا بي خوش انجام ان الله لا يرضى خوا تعالى لشي راضيني لا بنداني راضيني كواتشي كفر داك لقل كفر ابي لقل اهلي كفر ابي لقل خزمكاركاني كافر كان شابه بويا ليرا ما مساق وشويستكان مرتبه اخر مرتبه خلقه كخالق همو مخلوقات پروردگار خلقي كردو كسيكي ديكن حتى كسيكي ديكن وحتى لمسألة عمليش معنا اما وكو اهل السنه والجماعه هموما باور من وايكا وعمل كان خوي تعالى خلقي لك اوجه الشيخ الطحاوي دفر من رحمه خوي السربيه وكل شيء يجري بتقديره ومشيئته واتا اوي دروات الده يتناي بنا كورونا ناي بنا بوملرزه ناي يعني هرشتي قشتي چيه وكل شيء يجري بردوام چون بريو دروا ام كونها
بتقديره ومشيئته بو أندازة جيري خواب ويداناوا وبيست إرادة ومشيئة خواه متعالى جل وعلا ومشيئته تنفذ أو مشيئة خواه تعالى لا مشيئة للعباد أو تطبيق ذكري أو ضرر بريوا أو تنفيذ ذكري نك عبادة كان مشيئيان ببي وكو باسم كر هر كاتيا مشيئيك ويستيكي عبد ما بينا أنجام درا بزاني كخواي متعال أو يستيه ومولتي بندكيدا أو جا رب العالمين كاتي عبد كان لقل مخلوقات كان بعام بابرين خلقي كاو وهمشتيكيش بيوري مشيئي أو دروات الريوة مشيئة كان هيجي وغير خوانيه إلا أبو الله إلا ما شاء لهم فما شاء لهم كان وما لم يشاء لم يكن إلا ما قال خواه تعالى خو ويستو مشيئي إرادي بو بندكاني أو كاتا دبينك بيايكي ظالم دەبێ بە ڕئیس و چی بووە دەیکات ئەمە ویست و ئێرادەی خوای لەسەر باشە مە زاڵمە پیاوە کوژێ چۆن خوای تەعالە بۆ محاسەبەکە خۆی پێداوە یەک دەڵێن تاقیکردنەوەی دوو شەڵێن خوا ڕازی نییە بەمەیکەوە ئەو ئەیکا ویستی لێ بۆ بێ بە گەورە بەڵام خۆ ڕازی نییە ئەم گەورە زوڵم بکە ڕازی نییە ئەمەندان پەرلەمانە بڵێت بە کافرەکە دەست و خۆشە قسەوە پێغەمبەری و خەڵکێکی کە دەنگی دابن چۆن خوا ڕازیە بەمە رازيني قمان مانية برابر زكانيما وما تشاءون إلا أن يشاء الله إن الله كان عليما حكيما وشندين آياتي ديك القرآن في رزا جل وعلا أخوي متعال باسي وانا دفرمي إما زياتر أوان دبس لو مجالاق سبك يهدي من يشاء ويعصم ويعافي فضله خوا ويستي رادي خوي بيوه هداية الددا ويعصم ويعافي فضله وهروها دت باريزي لتاوان لجناح لكفر لشرك لطفا وفضلا يعني أمي خواب أم عبدي دا ببريس يدا كوالم بشرعي ولا خراب بدوري هدايتي دا ويك أو جا بارستي لجناح وكفر أمدو باشە بۆ ئەمەی بە تۆ پێدا ئەمە لە لوتف و گەورەی خوای متعالە و بەخشینی خوای لە بینی دوو عەبدە ئەبینی کیان دەوڵەمەندەوەی کیانی فەقیر هەرکیان لە سەفێکی جەماعەتە ئەمەی کە دەوڵەمەندە خوا بەچی بە فەضلی و لوتفی خۆی پێداوە ئەمەیان کە نیەتی ئەمە عەدلی خوایە چونکە لە عیلمەکەی خوا هەیە کەوا جەل وەعەلا ئایا من قابلم بۆ دەوڵەمەندیە قابلم لەوە چێ دەوڵەمەند بم ئیتر دەعوا نەکەم لو شيء مزقوتم نبي لو شيء دەستکەم بە خراپە حتا ئاخرەکەی لای خۆم ێژم نا حەجی پێیەکەم عومرەی پێیەکەم بەس لە عیلمی خوا شتێکی دیکەیە خوا زانانوێ بە بەندەکانی نەقسە ئێمە باسی چیمان کرد هەر لە قەدەرەکەیشە باسی عیلمی خۆمان نەکرد قەد ئەحاطە بكل شيء علما بۆیە لێرە ويهدي من يشاء ويعصم ويعافي فضله ويضل من يشاء ويخذل ويبتلي عدله شيخ طه رحمة الله عليه وسلم ويزورتني شرح بين السلام بياوه شتي جواني فرموا لا چەند جێگەیەکی بچووکە ڕەخنەی لێ گیراوە زۆر کەم ئەنا هەموو ئەهلی سونە جەماعە ڕازین بوون بە ئەم شێوازە بەیتانەی کە شێخی تەحاوی دایناوە باس لە عەقیدەیەکی ڕاستی دروستی شوێنکەوتوانی پێغەمبەری خوا و ئەسحاب دەکات صلی الله عليه وسلم جا بۆیە ئەگەر کەسێکمان بینا خوای تەعالە هیدایەتی نەدا و هەروەها ڕیسوای کرد زەبوونی کرد گرفتاری کرد بەهۆی مەعسیەت و گوناهەوە باشە ئەمە عەدلی خوایە چونکە بۆ ئەم نەفسە خۆی هەروایە ئەم نەفسە خۆی ڕێگەی خوا ناگرێ ئەم نەفسە خۆی دوورە لە چونکە قورئان باسی چیمان بۆکە کافرەکان ئەڵێن ئەگەر خوای تەعالە بمانگێڕێتە بۆ دنیا و دەستەکەین بە چاکە خوای تەعالە فەرمێ ئەوانە ڕاست ناکەن بیان گەڕێتەوە جا خۆ نەگەڕێنەوە چۆن خواوەی دەفەرموو معنی خوا عیلمی هەیە بیان گەڕێتەوە سەر جارێتر وهاکەن ئیسا ئەوانەی کە مردووە و کۆرۆنا بێوارە شتێ بێ کە دینینەوە إلى جهنم وبئس المصير الحمد لله بیان هێنەوە ئیسا گە قسەیان لەگەڵا بکرێت لە بەرزەخایەتە بەس هەناسەی بین و دنیا شایەتمان بێنین بیان هێنەوە نایڵێ ڕایکەنە ڕوونە سەر ئارەق و بیرەکەی خوان و بێدینەکەی خۆیان و شەواڵ و کەلوپەلی ژن هەڵواسی جا بۆیە مامۆستا خۆشەویستەکان
بۆیە خوای متعال کاتێ بڵێن ئەگەر خوا هیدایەتینەوە باشە چ تاوانێکی ئەگەر خوا ئەوی گۆمڕاکرێ هیدایەتی نەداوێ ئەوە عەدلی خوایە ئەی چۆن خۆمانی وا لێ کردە ئەمەیان فەضلی خوایە ئەو جاڵێن چی الحمد لله الذي هدانا لهذا وما كنا لنهتدي لولا أن هدانا الله لولا أن هدانا الله سپاسی دەکەین وە سەجدەی شکرمان نییە پێویستەکە لە وەختانە ئێمە سەجدەی شکرمان بێکەوە لە ڕیزی ئەوانانی ئەی لە ڕیزی ئەوانە بووە چیمانەکە ئێمە لەگەڵ خوایە ئیمامی ئەحمەد خوای لە ڕازی قەولێکی زۆر شیرین و جوانێ پرسیاری لێکن لە دەربارەی ئەو شەڕی لە بینی ئەسحابە بۆ سەفەین ئەفەرمێ خوای تەعالە دەستمانی پاراست لەو ڕۆژە تیایە نەوین لە بینی دوو جیلی مبارەکە دەخوا پاراستمانی سوپاسیەکەین ئەی بۆ خۆمان زوان ناپارێزین ئەبێ خۆمانی زوان پارێزین مامۆستا خۆشەویستەکانی ئێمە بۆیە وەهبی کوڕی منەبه رحمەتی خوای لەسەر بێ فەرمێ نظرت في القدر فتحيرت سەیرێکی مەوزوعی قەدەرم کرد محەیەرمان بسەر چی بکەم چۆنە ئەم مەوزوعە ڕاستی قورسە ئینسان لێی دەرچێ چاک حاڵی بێ ثم نظرت فيه فتحيرت جارێکی دیکە پێدا چۆنۆم کرد فتحيرت ووجدت ئەو جا چیم چاوە پێکەن گەیشتم بە چی قەناعەتێ چیم بینە أعلم الناس بالقدر أكفهم عنه زاناترین کەس لە مەوضوعی قەدەرە وازی لە زۆر ئەوە نێنا بچۆتە بنجومەناوی زۆر وردی بکاتەوە وأجهل الناس بالقدر أنطقهم به بینیمە خراپترین جاهلترین دۆڕی بەڕێستان ئەوانەی کەوا خوێندەواریان کەمە ئەو کەسانە بوون زۆر لە قەدەرە قسەیان کردووە چونکە عەقڵی ئینسانەکان و بۆچوون و زانستی ئێمە لە ئاستی قەدەری خوای متعالە مەحدودە هەتا نزبەیەک دەڕۆین دەتوانین لەوە لە تەماشاکەین چییە فتحيرت هەمومانەوەمان بەسەر دێ مامۆستا خۆشەویستەکان جا بۆیە لەیرا کاتی عەبدەکان باسی تەسمیە ئەکرێ بۆ لای عەبد کە ضالە گومڕایە ئەی باشە خوای تەعالە یضل من یشاء خوا گومڕای کردو بۆ سزای بدا ئەوە عەدلی خوایە بۆیە گومڕایە تا ئاخر نەفەسەکەیکەوە عەدلی خوایە نابێ عەبدولموتەلیب لەناو بەهەشتا بێ بۆ هەروە بتپەرستیەکە لە ناخیا وجودی هەیە بە جوهدێکی ئینەکە لا تەهدی من ئەحبەبت ئێمە لێ نازانین بەڵام لە عیلمی ذاتی خوا هەیەکەوە ئەو کەسە چییە عەدلی خوا ئەوەتان وا بێ ئەگەر پێچەوانەکە بێ ئەو کاتە تەناقض ڕوەدا مامۆستا خۆشەویستەکان خوای تەعالە فەرمێ جەل وەعەلا وەلەو شئنا لآتەینا كل نفس هداها كل نفس هداها يضل الله من يشاء ويهدي من يشاء حتى آخرك الشيخ الطحاوي دفرمي وكلهم يتقلبون في مشيئته بين فضله وعدله همو مخلوقات خوای تعالى درون بري ودجين بويستي خوای متعال جل وعلا بين شي فضله وعدله چون بين فضله وعدله ما وصف شيء ئەگەر لە جێگەیەکە چاومان پێ بکەی بێژین هەموو بەچی وایە هەموو بەندەکانی خوا و بە چاک و خراپەوە هەموو عەمەلەکان بە چاک و خراپەوە گشتی لە ژێر ویست و ئیرادە و چاودێری خوای متعالە دێت و دەچێ خۆمان ئەڵێن لە ژێر ڕکێفی خوا لە ژێر حوکمی خوا لە ژێر ویستی خوا هەمووی دێن و دەچن باسی چاکەکەکەین لوتفی خوایە وەگەر بێژین لە ژێر لوتفی خوا و دادگەری و عەدلی خوای متعالە بەڵام ئەی ئەمەکەیان کاتێ زۆر دەبەخشێت زیادی پێدا هیدایەتێدا ئەهلی تەخوایە ئەمە فەضلەکە بوو ئەگەر وەم دیوەکەیە بێت مامۆستا خۆشەویستەکان کە بڵێن نەی بێ کە بڵێن گومڕا بێ کە بڵێن خراپ بێ تاوان بکە ئەمەیان عەدلی خوایە وكلهم يتقلبون في مشيئته بين فضله وعدله بين فضله وعدله باش لدوايا جل وعلا خوای متعال ئێمە ئێوەش بپارێزێ کە بمانگێڕێ لەوانەی کە فەضلەکەی زیاتر لەسەرمان بێ و ئەهلی ئەوە بین کە خوای متعال فەضلی خۆی ڕژاندووە بەسەریانە لدوايا وما مصاب رزقنا فمن وهو متعال عن الأضداد والأنداد خوای متعال جل وعلا خوای باڵادەست متعال
هیچ شتێک ناتوانێت دژی خوا بێ ویست و ئیرادەی خوای تەعالە بوەستێنێ لەوەی کە خەڵقێکە لەوەی دێنێتە پێشەوە وهو متعال لە هەموو بەرزێ بەرزترە و هیچ قوتێ ناگا بە ئەوە عنیل چی عنیل ئەضدادی طبعا ئەضداد جەمعی ضدە ئەندادی جەمعی نیدە نید لێرە بمعنای چی تێ مثل وێنە خوای متعال جل وعلا يعني لو خوا زۆر لەوە بەرزترە لە ئاستی دژەکان و وێنەکانیش بۆیە لێرە عولەمایان ڕەحمەتی خۆیان لەسەر بێ خوا لەوە زۆر بەرزترە بگات لەو ئاسانیە کە عەبدەکان دژی بن بڵێ ئەم ویستەی منە نایڵێ ویستە ببێ ئەم دەسەڵاتی منە نایڵێ ئەوە ببێ نایڵێ ئیرادە و مەشیئەکەی خوا بێتە جێ شتی وان نییە خوا ویستی لێ بێ شتێک بخڵقێنێ و دروست ببێ و کەسێ ویستی لەسەر نەبێ خوا ویست و ئیرادەی لەسەر نەبێ کەسێ بڵێ ئیلا دەبێ ببێ جا بۆیە وهو متعال عن الأضداد والأنداد باشە مامەستا خۆشەویستەکان ولا راد لقضائه ولا معقب لحكمه ولا غالب لأمره بواتە رب العالمين جل وعلا کاتێک بڕیارێکیدا هیچ کەسێک هیچ شتێک نییە بەرپەرچی بڕیاری خوای متعال بداتەوە جا قەضاء لێرەدا وەکو باسمان کرد لە قەضاء والقەدەرە یعنی ئەو بڕیاری ئەو مەوزوعی کە خوای تەعالە و شتەی خوا بڕیاری لەسەر داوە ولا معقب لحكمه کەسێک هەیە بتوانێت حکمێکی خوای تەعالە بگێڕێتەوە ولا غالب لأمره هیچ شتێکیش هەیە زاڵ بێ بەسەر ئەمری خوا بێگومان نەخێ کە خوای تەعالە ویستی بێ ئەولاد بە کەسێ بدا یان نەیدا نێر بدا یان مێی پێ بدا هەردووکیانی پێ بدا یا هیچیانی پێ نەدا جا لێرە مامۆستا خۆشەویستەکان ولا غالب لأمره مانزانی أو جا شيخي الطحاوي دفرمي آمنا بذلك كله باور من هي بأمانة هرهمي وأيقنا أن كل من عنده وهروها يقين من هي يقين الماء يعني شيء ثبت وقر في الحوض كاترين جيجير دبيد استقرار دكا يقين من هي باوری تەوامان هەیە جێگیرە لە دڵەکانمانە کە ئەن كل من عنده هەمووی ئەمانە گشتی لای کێیە لای پەروەردگارە جەل وعەلا واتە زانە علمەکەی زانستەکەی علمەکەی بە هەموو شتێک پێشی خەڵقکردنی دووهەمیشیان دەڵێن لەوەی کەوە ئەگەر ویستی لێبوو دەبێت ویستی نەبوو نابێ سێهەمیش ئەگەر بڕیارێک دەرکات بە هیچ کەسێک ڕەتکردنەوەی نییە ئەمانی ئەم شەو لە خزمەتانە باسمان کرد هەمووی دەگەڕێتەوە بۆی شێخی تەحاوی باسی معریفەت الله ئینسان چۆن خالیقی خۆی بناسێ و دەسەڵاتەکان و زانستی خالیقی خۆمان بزانین چۆن بەڵامی تر لای خۆمان هەفتەی پێشوش گوتمان قەدەر لە چیایە لە مەسائیبایە بەڵام خەڵکێ شتێک ئەکا موسیبەت دێژەوە موسیبەت نییە ئەمە قەدەر نییە کاکە زۆر سەرێ بوو بەڵام هەر کاتێ شتێک عیبدار بوو مەعایب بوو ئەو کاتە نایدێنە پاڵ قەدەر کە نایدێنە پاڵ قەدەر بێژین کاکە تۆ خۆت هاتی تاوان کردوێ ژێمە قەدەرە تۆ هاتووی عیب و شوورەیەکت ئەنجام داوە شتێکی خراپت ئەنجام داوە بەڵام هەر هەمووشی لەژێر علم و زانستی خوای متعالە جەل وعەلا بۆیە لێرەدا لە خزمەتانە دەوەستین مامۆستا خۆشەویستەکان 24 دەقیقە قسە دەکەین ئەوەی ئەم شەو باسمان کرد لە خزمەتانە پێشەکیەکەی بە مەراتیبی قەدەرە ڕەت بوو دوای ئەوە بە ئاخری قولی شێخی تەحاوی آمنا بذلك كله وأيقنا أن كل من عنده خوای متعال لە ئێمە و لە ئێوەش خۆش بێ لە مردوەکانمان خۆش بێ شیفای نەخۆشەکانمان بدا و ئەوەی ڕاست و دروستمان وە لە قورئان و سنەت و ئەقوالی پێشینەکانمان وەرمانگرت ئەگەر هەڵێکی تیا بێنە نەفسی من و لە شەیطانەوەی خوای تەعالی لە هەموو لایەکمان خۆش بێ وصلى الله وسلم على نبينا محمد وعلى آله وصحبه أجمعين السلام عليكم ورحمة الله وبركاته